هاوکاتی ئەوەی ئەمریکا لە هەوڵ و تەقەلادایە لەگەڵ هاکامەکانی ئاژاوە گێڕیەکەی لەلایەن لایەنگرانی سەرۆک ترامپەوە ئەنجام درا، هاوکات یاسادانەرانی وڵات وا و توێژ دەکەن لەسەر ئەوەی ئاخۆ دووبارە لێپێچینەوە لە ترامپ بکرێت بۆ لابردنی. یاسادانەران ترامپ تۆمەتبار دەکەن بە هاندانی ئەوانەی گرتبوونەوە بەر لە پەلاماردانی باڵەخانەی کۆنگرس. سەرۆک ترامپ لە گرتبوونەوەکەدا قسەی کرد و بە ئامادەبوونی گوت هەڵبژاردنەکەیان لێدزرا و داواشی لێکردن بەڕێپێوان بەرەو باڵەخانەی کۆنگرس بڕۆن. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو یاریدەدەری سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و گوتی ترامپ سەرکۆنی توندوتیژیەکانی کرد. بەڵێ من بە تەواوی بڕوام وایە کە دەبێت کاتێک بۆ لێپێچینەوە بۆ لابردنی ترامپ لەبەر چەندان هۆکار دیاری بکرێ. یەکێکیان بە دڵنیاییەوە ئەوەیە کە سەرتۆپی سەرەکی بایەخمانە دڵنیابوونە لە لابردنی دانەڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا. مانەوەی ئەو بۆ هەرخولەکێک و هەرکاتژمێرێک لە پۆستەکەیدا مەترسێکی ڕوونی لێ دەکەوێتەوە، نەکرد تەنها بۆ کۆنگرسی ئەمریکا بەڵکو و ڕاشکاوانە بڵێم بۆ وڵاتەکەش. مەسەلەکە کاتە بڕیارە سەرۆک ترامپ لە 20 ئەم مانگەدا کۆشکی سپی بەجێ بهێڵێت، کاتێک جۆ بایدنی سەرۆکی هەڵبژێردا و پۆستی سەرۆکایەتی لەو ڕۆژەدا دەگرێتە دەست. ژمارەیەک لە یاسادانەرانی کۆماری نووسراوێکیان بۆ بایدن نووسیوە و تێیدا دژایەتی لێپێچینەوە لە ترامپ دەکەن و دەڵێن گرتنەبەری ئەو ڕێکارە بەر لەوەی سەرۆک ترامپ کۆشکی سپی بەجێ بهێڵێت پێویست ناکات و دەبێتە مای وروژاندن. یاسادانەران وا و توێژ لەسەر بژارەکانی دیکە لە ڕاستیدا من پێم وانییە کە لێپێچینەوە لە ترامپ هەنگاوێکی ژیرانە بێت، چونکە پێم وایە ئەو کارە دووبارە داناڵد ترامپ دەکاتەوە بە قوربانی. بە هەزری من ئێمە ئێستا لە ساتەوەختێکداین کە تێیدا لە ڕاستیدا داناڵد ترامپ لە دۆخێکی خراپدایە کە ناتوانێت ئەوە بە وشە دابڕێژێت. ئایا وانە ئەو گرتبوونەوەیەکی وروژاند ئەو هێرشی لقی جێبەجێکردن بوو بۆ سەر لقی یاسادانانی وڵات کە یەکێک بوو لە خراپترین ڕۆژەکان لە مێژووی ئەمریکادا. قسەکردن لەسەر کارکردن بە 25مین گۆڕانکاری دەستوری لە گۆڕێدایە، ئەوەی باس لە وردەکاریەکانی ئەو پرۆسێ دەکات کە چۆن سەرۆک یان جێگرەکەی لە ئێستادا پۆستەکانیان بەڕێوە دەبن بگۆڕدن لە ئاکامی ئەوەی هیچیان بۆ بەڕێوەبردننی کارەکانیان لەوێ نەبن. هۆکارەکان بریتین لە مردن، دەرکردن لە پۆستەکانیان، دەست لە کار کێشانەوە یان نەتوانینی بەجێگەیاندنی ئەرکەکانیان. لە مانگی دیسەمبەری ساڵی 2019دا یاسادانەران لەسەر هەستی حیزبی بۆ لێپێچینەوە لە ترامپ دەنگیاندا بەهۆی خراپی بەکارهێنانی سەرۆک ترامپ پۆستەکەی و کۆسفخستنە بەردەم کاری کۆنگرس. سەرۆک ترامپ بە خراپی بەکارهێنانی دەسەڵاتی سەرۆکایەتی تۆمەتبار کرا و هەروها بە فشار خستنە سەر ئۆکرانیا بۆ ئەوی ئۆکرانیا لێکۆڵینەوە لەگەڵ بایدن ڕاگەیەنێت و دواتریش کۆنگرس سەرۆک ترامپی گەردن ئازاد کرد. هیچ سەرۆکێکی ئەمریکا هەرگیز دوو جار لێپێچینەوە بۆ لابردنی لە پۆستەکەی لەگەڵدا نەکراوە.